بەر لە 16 ساڵ و بەیانی ڕۆژی یەکی شوباتی ساڵی 2004 کە جەژنی قوربان بوو لە کاتێکدا کوردستانیان بە مەبەستی جەژنە پیرۆزە و گردن ئازایی سەردانی بەڵبەندی سێ ڕێخستنی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان و لقی دوی پارتی دیموکراتی کوردستانیان دەکرد لە کردەوەیەکی تیرۆریستیدا دوو تیرۆریست لە هەمان کاتدا خۆیان لە هەردوو بارەگاکە تەقاندەوە و گڕوتینی کوردستانیان بۆ سەردان و بێزکردنی پەیوەندە کۆمەڵایەتیەکان کردە ئامانج و زیاتر لە 100 سەرکردە و کادر و هاوڵاتی سڤیل شەهید و بریندار بوون. ڕۆژێکی خوێناوی بوو ڕۆژێک بوو کە قەت لەبیر ناکرێتن تایبەتێ بە نظرەت خۆمەوە زوو جەستەم بیرم دەخاتەوە ئەو هەموو شەهیدە و ئەو هەموو بریندارە و ڕۆژێکی بوو کە لە مێژووی کووردا دەبێ هەمیشە باز بکرێتن یادی بکرێتەوە ببێتە هەنگاوێکی گەورە دژمنانمان بناسین کە دژمنی سەرسەختی مرۆڤایەتیشن دژمنی دنیاشن تیرۆریستانی بەناو ئیسلامەوە لەم ڕۆژەدا کە ڕۆژی جەشن بوو هاتنە ناومان ئەو هەموو کەسیان شەهید کرد لە بارەگای مەڵبەندی سێ ڕێخستنی هەولێر و لە بارەگای لقی دوی پارتی زیاتر لە 100 شەهید بە هەردوولا و زیاتر لە 100 بریندار باردوولا کە ئەمە کارێکی زۆر گەورە و توانرا ئەو بۆشایە تا ڕادەیەک پڕ بکرێتەوە بە ڕۆڵەکانیان لێرەدا سوپاسی کەسوکاری ئەو شەهیدانە ناکەم کە من یەکێکم لەوانە 5 شەهید لە ماڵی ئێمە هەیە برام برازام کوڕی برازام و دوو کەسی زۆر خزمی نزیک جگە لەوەی کە ژمارەیەک لە سەرکردەکانی هەردوولا بەتایبەتی یەکێتی نیشتیمانی کە ڕەفیقی ڕێگای دایان ساڵەی من بوون جێگای نیگەرانی و دڵتەنگیە بەڵام خەڵکی کوردستان خەڵکێکی شەهید پەروەرە و ئازادی نرخی گرانە ئێمە بەردەوام دەبین لە خەباتە لە پێناوی هەموو شەهیدەکانمانە یەکێتی لە سەرای دروست بوونیەوە هەر ئەو کارەساتی توش نەبووە دەیان کارەساتی لەوە گەورەتریش توش بووە بەڵام خۆشبەختانە توانترای هەنگاو بە هەنگاو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بواری دموکراسی لە بواری حکومڕانی لە بواری ئیداری توانرایە زۆر سەرکەوتوانە کارەکانی خۆی جێ بکە ئێمە بەردەوام دەبین لە خەباتە لە پێناوی گەلەکەمان و یەکێتی نیشتیمانی کوردستان و سەری ڕێز و نوازش بۆ شەهیدەکانی یەکی شوبات و گشت شەهیدانی گەلەکەمان دادەنوێت. لە کاتێکدا پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغێکی نوێدا بوو لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق و هەنگاوەکان بۆ یەکگرتنەوەی دوو ئیدارەی دەستی پێکرد بوو تیرۆریستان و شەمشەمە کوێرەکانی ئازادی و دیموکراسی لە کردەوەیەکی تیرۆریستیان ئەو دوو هێزە سەرەکییان کردە ئامانج ئەگەرچی دایان سەرکردە و پێشمەرگە و هاوڵاتی سڤیل شەهید بوون بەڵام کردەوە تیرۆریستیەکە کاریگەری لەسەر پێشکەوتن و گەشەسەندنی پەیوەندیەکان و هەرێمی کوردستان نەبوو زاڵبوون بەسەر ئەو کۆسپانەش نیشانەی بەهێزی زیاتری لایەنە کوردیەکانی دەرخست لە بەرامبەر دوژمنان و تیرۆریستانی گەلی کورد لە دڵی هەموو ڕۆڵەیەکی ئەمیلەتە لە دڵی کەسوکاری شەهیدان هەرگیز ئەم زامە ساڕێژ نابێت هەرگیز لەبیر ناکرێت و ئێمە لەم یادەدا دووپاتی دەکەینەوە کۆڵنەدەری ڕێبازەکەی شەهیدانی من وەکو کوڕە شەهیدێک کۆڵنەدەری ڕێبازەکەی باوکم هەر لەسەر ڕێبازەکەی باوکم من وەکو کوڕیشێت قادر خەرچۆخ بەڕاستی کارەساتی یەکی شوبات کارەساتێکی دڵتەزێم بوو نەک بۆ ئێمە بۆ هەموو کوردستانم بۆ هەموو عێراقیش هیوادارم ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە بەڕاستی بۆ داچ شەیدان بۆ کەسوکارەکانیان بەڕاستی شەشی زۆر خەمناک بوو ڕۆژێکی ناخۆشە بەڕاستی بۆ هەموو لایەکمان خۆ دەزانی یەکێتی لە سەرەتای دروست بوونیەوە لە شۆڕشی نوێوە قوربانی داوە بۆ ئازادی و نوێبوونەوەی ئەم نیشتیمانە بەڕاستی هیچ کاتێک سڵمان لەوە نەکردوێتەوە کە شەهیدێک دوو شەهید سێ شەهید ئێمە بنە ماڵەکەمان خاوەن چەندین شەهیدین خاوەن چەندین خەبات جێڕین لە هەڤاڵ مامزەلال گوتنی یەکێتی حزبی شەهیدانە هیوادارین ئەم یادانە ببێتە هۆی تەبایی نێوان یەکێتی پارتی و کۆی گشتی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ 16 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کارەساتی یەکی شوبات ئەو کارەساتەی کە لە ڕۆژی جەژنی قورباندا تیرۆریستەکان هەردوو بارەگای مەڵبەندی سێی یەکێتی نیشتیمانی کوردستان و لقی دوی پارتی دیموکراتی کوردستانیان کردە ئامانج و تایدا کۆمەڵێک سەرکردە و کادری هەردوو حیزب و هاوڵاتیانی سڤیل شەهید بوون لەم ڕۆژەدا کەسوکاری شەهیدان داوا دەکەن کە حزب و لایەنە سیاسیەکان زیاتر و زیاتر نێوماڵی خۆیان پتە بکەن و یەک ڕیز بن
داوا دەکەن ئاوری زیاتر لە کەسوکاری شەیدان بدرێتەوە هەروەک داواش دەکەن کە بتوانن بە باشترین شێوە ڕیزەکانیان ڕێک بخەن و نێوماڵی کوردی یەک بخەن تا کارەساتی لەم شێوەیە دووبارە نەبێتەوە. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.